سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان وەکو ئاگادارن موچەخۆرانی هەرێمی کوردستان زیاتر لە 10 ساڵە لە دۆخێکی دارایی و ئابووری سەختدا دەژین، چونکە لەو ماوەیەدا حکومەتی هەرێمی کوردستان 16 مانگی تەواو موچەی پێنەداون و 44 مانگیش بە ناوی جۆرا جۆرەوە بڕێکی زۆری موچەی موچەخۆرانی هەرێمیان بڕیوە. بەهۆی گەندەڵی و ناشەفافیەکانی دەسەڵاتدارانی هەرێم و ڕێگریان لە تەوتینکردنی ڕاستەقینەی موچەکانمان تا ئێستا گرفتی موچەی موچەخۆرانی هەرێم چارەسەر نەبووە و موچەی مانگی 12 ساڵی ڕابردووش دابەش نەکراوە. ئێمە وەکو مامۆستایان و فەرمانبەرانی هەرێم پێمان وایە هۆکاری سەرەکی چارەسەر نەبوونی گرفتەکانی موچە تەوتین نەکردنی موچەی موچەخۆرانی هەرێمە. ئێمە پرۆژەی هەژماری منی دەسەڵاتدارانی هەرێم ڕەت دەکەینەوە و متمانەمان پێی نییە و موچەی چەندین مانگیان دزیوین. بۆیە داواکاری موچەکانمان هاوشێوەی موچەخۆرانی عێراق لەلایەن بانکە حکومەکانی حکومەتی عێراقەوە ڕەشید و ڕافیدەین تەوتین بکرێت. تەوتینکردنەکە بە شێوەیەک بێت موچەکانمان لە دەستی دەسەڵاتدارانی هەرێم ڕزگار بکرێت و تەمویلی موچەکانمان ڕاستەوخۆ لە وەزارەتی دارایی عێراقەوە بۆ سەر هەژمارەکانمان بێت لە بانکە حکومەکانی حکومەتی عێراق. لەم سنتەرە بازرگانیە نوێیە لە ڕێی نووسینگەی بانکەکانی ڕەشید و ڕافیدەین لە پارێزگای سلێمانی بە زووترین کات تەوتینی موچەکانمان دەست پێ بکات و موچەکانمان لە بانکەکانی هەژماری منی دەسەڵاتدارانی هەرێم ڕزگار بکرێت. دەسەڵاتدارانی ئەم زۆنگە لەژێر هیچ ناو و بیانوێکدا هەژماری من بە مامۆستایان و فەرمانبەران پڕ نەکەنەوە. هاوکات پێویستە یەکێتی خۆی یەکلایی بکاتەوە لە نێوان هەژماری من و تەوتیندا. لە کۆتاییشدا ڕای دەگەێنین ڕۆژی یەکشەمبەی داهاتوو چاوەڕێی چالاکی جیاوازمان بن لە بەرخستنی سەرچاوەی داهاتە بەتاڵان برا و نایاساییەکانی دەسەڵاتدارانی هەرێم.